وها تصمیم کرایە پاش 4 مان خۆی پوچەڵ دەبتەوە و دەڕوا. بەڵێ من قەڵەوەم دەمەوێت نەشتەرگەری ئەنجام بدەم. دەزانی تەواو بێهیوا بووە ئەو جایمە پێی دەڵێن تۆ نەشتەرگەری دەوێت. یەکێ لە سوودەکانی بڕینی گەدا ئەوەیە. ئەگەری هەیە دووبارە کێشەکەی بگەڕێتەوە؟ ڕێنمایەکانی خۆراکی پاش بڕینی گەدا هەتاییە. ئەو کەسانی کە بەڵۆن دەکەن زۆر قەڵەو نین. طبیەن وا باشترە ڕێڕەوگۆڕین بکە. بڕینی گەدا چییە؟ ڕێڕەوگۆڕین بۆ ئەو کەسانە ئەنجام دەدرێت کەوا زۆر زیاد لە حەد قەڵەون. سڵاوتان لەوێ بینەرانی ئازیز، لە بابەتی ئەم ڕۆماندا باسی بابەتێک دەکەین ڕێگە پزیشکیەکانی کۆتایهێنان بە قەڵەوی، وەکو ئەو ڕێگانەی کە بڕینی گەدا یاخود گۆڕینی ڕێڕەوی گەدا یان دانانی باڵۆنی گەدا. بە میوانداری دکتۆر کاوە محەممەد باجەلان، پسپۆڕی نەشتەرگەری گشتی، فەرمون لەگەڵمان بن بۆ وەڵامدانەی تەواوی پرسیارەکان. کاک تۆ زۆر بەخێر بێ. زۆر سپاسی جنابتان دەکەم، سپاسی میوانداریتان دەکەم و ئەو بابەتە گرنگەشی ئینشاڵڵا زۆر سوودمەندەبی بۆ هەمومان. بەڵێ کاکتۆر، ئێمە دەزانین کە قەڵەوی کێشەیەکی زۆر باوە. چەندان ڕێگا هەن بۆ ئەوەی کە کەسێک بتوانێتن خۆی لاواز بکاتەوە یاخود کێشی دابازێنێتن. بەڵام ئێمە هاتوون بابەتێکمان هێناوە کە ئەم بابەتە لە ڕێگای نەشتەرگەری و چەند ڕێگایەکی ترن کە بۆ کێش دابەزاندن بەکاردێت. فەبم خۆشە یەکەم جار لەو ڕێگانە دەست پێ بکەین، یەکسەر بچینە ناوڕۆکی بابەتەکە، ئەویش کە بڵێن یەکەم جار بە هەرسێکی پارتەکە باز بکەین. یەکەم جار دانانی باڵۆن، یەکەم پرسیارم ئەوە بێ دانانی باڵۆن یاخود چییە و هەروەها ئایا ئەمە نەشتەرگەریە یاخود نەشتەرگەری نییە؟ بەڵێ زۆر سوپاس. خۆی پێشەوەی دەست بە هەمووی بکەین، تەمان وەک پێناسە قەڵەوی خۆمان دەزانین، قەڵەوی واتە زیادبوونی کێش کە احتیمادی لەسەر پێوەری BMI هەیە. BMI-یەکە کە بە طبیعی خۆی 18 تا 25 سەروی 25 تاسی پێ دەڵێن زیادبوونی کێش، 30 تا 35 کەواتە جۆری یەکی قەڵەویە، 35 تا 40 جۆری دووە، سەروی 40 جۆری سێیە کەوا ئێمە لەسەر ئەساسی ئەو جۆرانە ئیتر چارەسەری نەخۆش دەکەین کە دێنە لامان پێی دەڵێن ئەتو چ جۆرێ چارەسەری بۆ تو باشە. ئەوانەی کە دێن بۆ لای ئێمە وەکو نەشتەرگەر، وەکو پسپۆری نەشتەرگەری و چارەسەری قەڵەوی دێنە لامان دیارە بێهیوا بووە لە ڕێگا چارەکانی تر کە خواردن و وەرزش و دەرمانە دێتە لامان، ئێمەش ڕێگاکانی تر بۆ بەکاردێرین و بۆیان ڕوون دەکەینەوە کە باڵۆنمان هەیە پێش نەشتەرگەری، دانانی باڵۆن هەیە. باڵۆنیش خۆی ئامێرێکە دادەنرێ کوردی کوردەواری خۆمان دەبدەبەیەکە دادەنرێ لە ناو گەدا بۆ ئەوەی نەخۆش پێی لاواز ببی. ئەویش دوو جۆری هەیە. بەڵێ دوو جۆرەکان چی نەکاتەوە؟ دوو جۆری هەیە. ئێستا ئەوەی زۆر ینی متەتەوەرە پێ دەڵێن جۆری زیرەک و جۆرە کۆنەکەی جۆری ئاساییە. جۆری زیرەکەکە ئەگەر تێتان بگەیم ئەو جۆرە کەپسولێکە، وەکو کەپسولێک دێت دانرایە، نەخۆشەکە زۆر بە ئاسانی دەتوانین لە عیادە دای بنەی و لە هەر لە خەسخانە لە ژووری خۆی لە ژوورێکی ئاسایی بێت دەتوانین دای بنەی دابش نەخۆشەکە و لە عیادەی ڕۆژانە دەتوانین دابنێ وەکاری دێنی. کەپسولەکە پێش ئەوەی قوتی بدا هەندێک شلمانی تایبەتی خۆی تێ دەکرێتەوە کە کراوە دوای کەپسولەکە دیسان بچووک دەکرێتەوە و دواتر نەخۆشەکە قوتی دەدا. کە قوتیدا ئیتر سۆندەیەکی پێوە بەسرایە و ئاسانی دەتوانێت ئەو 500-600 سیسیە شلەمەنی ڕەنگە کە تێدا لەگەڵی دانرایە دەکرێتە ناو گەدەکە و نەخۆشەکە ئیتر ئیشەکەی هەروە بە ئەوەندە تەواو دەبی. بەڵام جۆرەکەی تر وانە. جۆرەکەی تر پێ دەڵێن جۆری ئاسایی، جۆرە قەدیمەکەیە، ئەو پێویست دەکات بە ئامێری بینینی گەدا دەبی دابدرێت، یان دەبی نەخۆش ببرێتە ناو خەستخانە و لە ژووری تایبەتی نەشتەرگەری بکرێت، چونکە پێویستی بە جۆرە عیلاجێک هەیە یاخود بە بەنجێکی خەفیف هەیە بۆ ئەوەی بە ئامێری نازووری گەدە دابنرێ. ئەگینا بە نازووری گەدە نەبێت نەخۆشەکە ناتوانین ئەو جۆری دووهم دابنی، دەبی نازوورەکە بەکاربێنی، ئەوجا دەبدەبەکە لە ناو گەدەی دابێنی. بەڵێ دکتۆر، لە هەردوو جۆرەکان ئەمە کاتیە یاخود مەثلەن ئەمە هەمیشەیە؟ چکە ئێمە زۆر جار کە دادەنن ینی کەسێکە بێوێ دابنێ یەکەم جار دەپرسێ دەڵێتن ئەم باڵۆنە ئەیا ئەمە هەمیشەیە یاخود کاتیە؟ ئەکید ئەوە پرسیارێکی گرنگە، تەمان ئەوە کاتیە و حەسەب ناوعەکەیتی. تەمان جۆری زیرەکەکە زۆر جار بۆ 4 مانگ پاش 4 مانگ خۆی لە خۆیەوە ئیتر نامێنێ پوچەڵ دەبتەوە دەڕوا. بەڵام جۆری ئاسایەکە نەخێر پاش 6 مانگ دەبی بێتەوە سەردانی پزیشکی پسپۆڕەکەی خۆی بکە بۆ دەرهێنانی بە دیسانەوە بە ئامێری نازووری مەعیدە.
ئەوە فەرقەکانیتی و سوودەکەیشی ئەوەیە بەڵێ نەخۆش زۆر استفادەی لێ دەکا و زۆر بە سوودە بۆ دابەزینی کێش و حەسەب نەخۆش و حەسەب کێشەکەیتی چەنددا دەبەزی چەنددا نابەزی دەبێت باڵۆنەکە دەربهێنرێت دووبارە دوای چەند مانگ ئەوەی جۆری زیرەکەکە دەرهێنانی ناوێت تا 4 مانگ دەمێنێ وها تەسمیم کرایە پاش 4 مانگ خۆی پوچەڵ دەبێتەوە و دەڕوا تا 4 مانگ ئیشی خۆی دەکات دەبێتەوە بەڵێ دەڕوا بەڵام هیچ 6 مانگەکە ئەوەی ئاسایەکە دەبی دیسانەوە نەخۆش بێتەوە داخلی خەستەخانەبی بە ئامێری بینینیکە دیسانەوە بۆی دەربێنێت باشە دکتۆر ئەمە بیر ناچێتن یعنی ئەمە نەشتەرگەری نییە واتە ئەمە لە ڕێگای نەشتەرگەری ناکرێت لە ڕێگای بەنجامێک ناکرێت ئەمە حاڵەتێکی ئاسایی لە ڕێگای دەمەوە دەکرێت بڵێ حاڵەتێکی ئاسایی دەمە دەگرێت ینی بەس ئاسایەکەی نەبیت جۆر ئاسایەکەی بەنجێکی خەفیفی دەوێت ینی زۆر بەکانولێک شتێکی خەفیف دەدێتەوە ئەوەندەی ماوەی 5 دقەیەک 10 دقە نەخۆشەکە ئاگای لە خۆی نەبێت دادەنرێت ئەگینا نەشتەرگەری نییە و هیچ بری نوشتوای تێدا نییە بەس دانانی ئەو باڵۆنەیە لە ناوگەدا بۆ ئەوەی ئەو نەخۆشە هەز بکات ئەو باڵۆنەکە لە ناوگەدیدا دەنرێ هەز دەکات دائیمەن تێرە و خواردنی کەمی پێدەخورێ و ئەگەر زیاتر بخەلەوان دەبرشێتەوە و دائیمەن هەز بە تێری دەکات لەبەرەوەی لەگەڵ مروری زەمەنە سەبر سەبەرکێشیدا دەبەسی. باشە دکتۆر یەک پرسیاری تر مەسەڵەن ئەو کەسەی کە دەیەوێت ئەنجام بدە باڵۆن زۆر جار پرسیار ئەوە دەکرێت یان دەزانرێ دەڵێتن ئەو کەسانی کە باڵۆن دەکەن زۆر قەڵەو نین یعنی دەیانەوێت تەنها کێشێکی کەمیان دابەزێنن یان حەزیان بەوەیە بۆ نمونە قەڵەو نەبن ینی فەرقە لەگەر کەسێکە بۆ نمونە زۆر کێشی زۆر بێت دەیەوێت ڕێگەکانی تر بەکاربێنێ ئەمە دوایە یعنی ئەمە دروستە بەڵێ وایە خۆی باڵۆن سوودەکەی ئەوەیە کە کێشەکە لەوانەیە زۆر دانەبەزی بینی 5 کیلۆ تا 15 ئەو پەڕی 20 کیلۆوانێت پێدابەزی فەنەخۆشەکە لەبەرەوەی پێخۆش نییە زۆر دابەزی و حەزیشی لە نەشتەرگەری نییە و کێشیشی زۆر نییە یان پێوەرەکەی لە بینی لەوانەیە 25 تا 30 25 تا 30 BMI-ەکەی کە بۆ دیماس ئیندێکسەکەی لەو بینەبی حەزی لێ دابەزی بە زۆریشنا و بەبێ نەشتەرگەری ئەمە ئەو باڵۆنی بۆ دادەنین و لەبەرەوەی نەشتەرگەری تێدانی و برینی تێدانێ نەخۆشەکە طبعاً پێی مرتاحترە و ماک و مزعفاتی کەمترە. زۆر باش کاکتۆر بامە بێنە سەر ڕێگا نەشتەرگەریەکە ئێمە زانیمان کەمە بێ نەشتەرگەری بابێنە سەر ئەو ڕێگانەی کە لە ڕێگای نەشتەرگەری دەکرێت بڕینی گەدە طبعاً ئەمە زۆر جارگوێمان لێ دەبێت ینی بڕینی گەدە هەیە خەڵکانێکی زۆر ئەنجام دەدەن پێم خۆش پێمە بڵێ بڕینی گەدە چییە لە چ حاڵەتێکدا ئەنجام دەدرێت بڵێ ئێمە وەکو پسپۆڕی نەشتەرگەری چارەسەری قەڵەوی ئەو ئیشانە دابەشی دەکەین ئێستا حالیان دوو جۆری نەشتەرگەری چارەسەری قەڵەوی هەیە کە یەکیان هەر زۆر باوە ئەوش بڕینی گەدەکەیە بڕینی گەدەی و دووهەمیش گۆڕینی ڕێڕەوە بڕینی گەدەکە ئێستا زۆر باوە لە جیهانەوە لەبەر ئەوەی ئیشەکەی گۆڕینی ڕێڕەوی تێدانە و خەریتەکەی ناو هەناوی نەخۆشەکە چارەخوازەکەەوە خۆی دەمێنێ مەعیدەکە بەس دەیبڕین دەیکەینە دوو کەرت ئەگینا ڕێڕەوەکە ناگۆڕین ئاسانترە جۆری عملیاتەکە ئاسانترە و مزعفاتی لەسەر نەخۆشەکە کەمترە لەبەرەوە زۆر بڵاوە لە جیهان وەک ئیقبال و داواکاری لەسەری زۆرە و نەتائیجشی زۆر باشە ئەوە بڕینی گەدە لەبەر ئەوە ئێستا زۆر بڵاوە ئیقبالێکی زۆر لەسەرە چونکە ڕێڕەوەکە ناگۆڕی و خەریتەی جسمی نەخۆشەکە گۆڕانکاری هەناوی نەخۆشەکە گۆڕانکاری تێدا ڕوو نادا لەبەرەوە داواکاری لەسەری زۆرە زۆر باشە ئەمە پێشەوەی بێنە سەر کاریگەریە خراپ و باشەکان تەمانە باسی ئەوانش دەکەین بەڵام دەمێ هەرسی ڕێگاکە وازح بێ بۆ بینەر دواتر دێنە سەر ڕێگاکان گرنگ ئەوەش بزانین بڵێن بڕینی گەدەش دیسانەوە دەخرێتە سەر ئەو یاسایی کە لە ڕێگەی BMI-ەوە بڕیار دەدان ئێوە وەکو پسپۆر کە بۆ نمونە ئەو کەسە پێویستی پێ یا خۆدنا یان دیسانەوە هەمان ئەو بیرکردنەوە یانی کەسێک زۆر قەڵەوە دەیەوێ خۆی لاواز بکات دەڵێ یەڵا من دەمێ بڕینی گەدە بکەم یان نەشتەرگەری بڕینی گەدە بکەم ئەمە ڕاستە ئەمە شەر وایە نەخێر خۆی ئەوە هەڵەیە لە ڕێی زانستی و هەڵەیە کە یەکێک هاتە لات قەڵەو بوو ئەمە وتمانڵاتمە سەر BMI-ەکەی دەکەین ئەگەر زانیمان BMI-ەکەی ئەو پێوەری قەڵەویە لە 35 زیاتر بوو پێی دەڵێن ئەتوو 35 تا 40 بوو لە بین 35 و 40 و نەخۆشی زەخت و سوکەری و مەشاکلی هەبوو و پێشتر حەولی دابوو ڕێگایەکانی تر کە بە ڕیجیم و هەروەها وەرزش و دەرمانی بەکاری ناو ئیسفادەی نەکردبوو ئەوجا ئەوە دەزانی تەواو بێ هیوا بووە ئەوجا ئێمە پێی دەڵێن تۆ نەشتەرگەری دەوێت دکتۆر بۆ زیاتر بی بەڵێ بۆ بینەر لێمان تێبگە لەوانەیە ئێمە تێبگەن BMI چیە بەڵام
خلق چۆ تێمگا بۆ نمونەکەت پێی دەڵێ بێمای دەبێت 35 زیاتر بێن چۆن تێبگەن بەڵێ BMI پێوەری پێروگی زانستیە کەوا وتمان قەڵەوی دەکاتە ئەو سێ بەشەکە باسمان کرد جۆری یەکەم و جۆری دووەم و جواری سێم کەوا ئەوش بریتە لە دابەشبوونی درێژی نەخۆش درێژەکەی چارەخوازەکە بزانام باڵەکەی چەندە مەتر دووجا دابەشی کێش بە کیلۆغرام ئەوەگەر ئەو مەتر دووجایە مەتر دووجانی مەترەکە ینی درێژەکەی دەکەی مەتر لە خۆی دەدەیەوە دەبتە مەتر دووجا دوای دابەشی کێشەکەی دەکەی ژمارەیەک دەردەچی ئەو ژمارەیە ئێمە پێوەرە بۆ ئێمە بزانین ئەو نەخۆشە چیان کامە ڕێگا چارەسەر بۆ ئەو باشە و پێویستی بە نیشتەرگەری دەکایان دەکە پێ دەڵێن BMI دابەشی وتمان 25 تا 30 جۆری یەکە 30 تا 35 جۆری دووەمە 35 تا 40مان هەیە و سەرەوەی 40مان هەیە کە جۆری چوارەوە جۆری هەرە ترسناکەکەی. بەڵێ دکتۆر نەشتەرگەری بڕینی گەدە هەمیشەیە یاخود کاتیە؟ بڕینی گەدە ئەگەر نەخۆشەکە چارەخوازەکە لەگەڵ پزیشکی خۆی بەردەوام بێت و لە پاش ئەنجامدانی نیشتەرگەریەکە ڕێنمایەکان جێبەجێ بکات دەتوانێت بڵێ درێژ خاوێنە یعنی زۆر بە سوود دەبی بۆی بەڵام ئەگەر چارەخوازەکە ڕێنمایەکانی پزیشکی خۆی ئەنجام نەداوە دواتر بەرنامەی خواردنی خۆی تێکدا چونکە نیشتەرگەری بڕینی گەدە دەبێت لەگەڵ ڕێنمایەکانە و ڕێنمایەکانی پزیشکی پاش ئەمەلیات جێبەجێ بکات و ڕێژیم خواردنیشی ڕێنمایەکان جێبەجێ بکە ئەگینا ترسی هەیە پاش چەند ساڵێک 5 ساڵ 6 ساڵ لەوانەیە تووشی ینی کێشی دەست بە زیادبوون بکە لە بڕینی گەدە باز دەکەم لەبەرەوە دەبی ڕێنمایەکان جێبەجێ بکە. زۆر باش دکتۆر بابێنە سەر ڕێگای کۆتاییمان کە بابلێن دوو ڕێگەمە باس کرد ڕێگایکی ترژی زۆر گرنگە ئەویش گۆڕینی ڕێڕێوی گەدە ئەمەیان چیە و جیاوازەکەی چێ لەگەڵ بڕینی گەدە لەبەرەوەی هەردووکیان بە ڕێگەی نەشتەرگەری ئەنجام دەدرێت. بەڵێ خۆی ملاحەزێکی زۆر مهمە ئەوش هەردوو نیشتەرگەریەکە کە بڕینی گەدە و ڕێڕەوە هەردوو گرنگیەکە لەوەیە بە نیشتەرگەری ئەنجام دەدرێت و بێکردنەوەی زگ یعنی بە بڕین نییە بە ئەنجامدانی بە ئامێری لاپرۆسکۆپی کەوا هەناوبینی 4 کونە لە زگ دەکرێت بۆ نەخۆشەکە زۆر ئاسانە سووکە ژانی کەمترە زووتر هەڵدەستەوە لەبەرەوە زۆر ئامێرێکی متەتەورە و لاپرۆسکۆپیکە دەکرێت هەردووک چ بڕینی گەدەکە چ گۆڕین ڕێڕەوەکە بەو ئامێرە ئەنجام دەدرێت ئێستا بەنسبەی ڕێڕە و گۆڕین بۆ ئەو کەسانە ئەنجام دەدرێت کەوا زۆر زیاد لە حەد قەڵەون کەوا پێوەرەکەی BMI-یەکەی با بڵێن زیاتر لە 45 یان لە 50 زیاترە زۆر قەڵەوە ئەوە صرف دەزانین ئەو نەخۆشە لەوانەیە لە بڕینی گەدا زۆر سوودمەند نەبی یاخود پێشتر بڕینی گەدەی بۆ ئەنجام درایە پێش 6-7 ساڵێک و ئێستا دیسانەوە کێشی گەڕایتەوە سەبرسە بڕوا زیاد دەکا دێتەوە بۆ لامان ئێمە ڕێڕەوی ئەنجامدانی ڕێڕەوی گۆڕینی ڕێڕە بۆ ئەنجام دەدەین کە ئەویش خەریتەی ناو ڕێخۆڵەی دەگۆڕین کە ئەویش عملیاتێکە معقەدە بەڵام زۆر بە سوودە بریتیە لە گۆڕینی ڕێڕەوی ڕێخۆڵە لە ناو هەناوی نەخۆش بۆ ئەوەی نەخۆش زیاتر کێشی دابەسی و ئەوە مڵێن تەسیراتەکەی و سوودمەندێک سوودی و مزاعفاتی درێژ خاوێنە. بەڵێ لە بینی هەردوو نەشتەرگەریەکە کەمە ڕێگە زۆر باوترە بۆ خەڵک کە زۆر ئەنجام دەدەن هەر بڕینی گەدەکە یانە خۆت بەبێ حاڵەتەکە دەگۆڕدرێ خۆی بەپێ حاڵەتەکەی بەس ئێستا زیاتر داواکای لەسەر بڕینی گەدەکە چونکە وتم پێت خەریتەی ناو هەناوی نەخۆش ناگۆڕێ و ئەنجامدانی نیشتەرگەریەکە کاتی کەمتر دەوێت و نەخۆش ئەگەر لە ئایندەیە پەشیمانش ببتەوە حەزی لێ زۆر دانەبەزی کێشی دابەزیت لە حەدێک ڕادەوەستی بە بڕینی گەدەکە بەڵام بە ڕێڕەوگۆڕینەکە لەوانەیە تا حەدێکی زۆر دابەزی و هەتایش ماوەیەکی زۆر پێویستی بە خواردنی ڤیتامیناتی. زۆر باشە دکتۆر ئێمە باسی سێ ڕێگای زۆر گرنگمان کرد پێویستە ئێستا ئێمە بزانین ئەم سێ ڕێگایە بۆ نمونە بڕینی گەدەیە با بڵێن دانانی باڵۆنە هەروە گۆڕینی ڕێڕێوی گەدەیە ئەم ڕێکارانە بۆچی کەسانێک ئەنجام دەدرێت بۆ نمونە تەمەن لەوە ینی گرنگە تەمەن بۆچ تەمەنێک گونجاوە بەکسەر بینە سەر تەمەن دواتر بۆچی نەخۆشێک نایە بۆ نمونە ئەو کەسانێک کە نەخۆشی شەکریان هەیە یان پەستانی خوێنیان هەیە ئەمە زۆر گرنگە ئێمە بیزانین. بەڵێ نەشتەرگەریەکان یاخود نەشتەرگەری ئەنجامدانی نیشتەرگەری قەڵەوی بۆ ئەو کەسانەیەکەوە
تەمەەن زۆر ئێستا حالیان ینی زۆرمێک ینی زانستەکان باسی ئەوە دەکەن زۆری باسەوە دەکەن 18 ساڵ بەسەرەوە 18 ساڵ بەسەر و توانانی ئەنجام بدەیت لە پێش ئەویش لە عمری کەمتریش دەکرێت ئەگەر بڵێن ئەو کەسە واعی بێت و نەخۆشی نەبێت با باڵغش نەبوو بڵێم ئەگەر واعی بێت و نەخۆشی نەبێت و نەخۆشی هورمۆنی نەخۆشی درێژخاوی نەبێت دەتوانانی بۆ ئەنجام بدەیت ئەگەر بێزارکەربی قەڵەوەکەی دەتوانانی بۆ ئەنجام بدەیت گینا خۆی باشتر وایە بۆ کەسانەی لەسەر و هەژدا بێ 18 ساڵ بێت و تا عمری 65 ساڵیش دەکرێت و تا 70 ساڵیش دەکرێت ئەنجام بدەیت نەخۆشی ترسناکی لەگەڵ نەبێت چونکە ئەو نەشتەرگەریە زۆر بەسوود دەبێت بۆ نەخۆشە بۆ خەشانی کە بەتابەتی زەخت و سوکەریان هەیە لەوانەیە ببتە چارەسەری هەتایی بۆ زەخت و سوکەری و دواتر دابەزینی کێشی و کەمکردنی ئازاری پشت ئێشان و لاقێشان. بەڵێ دکتۆر پرسیارێکتر هەیە زۆر جار کەسێک زۆر ڕجێم دەکاتن یان مەثەلەن ئەو ڕێکارانە بەکاردێنی کە بوو لاوازبوون هەیە دەڵێتن دەبێ ئەم ڕێکارانە من تێبپەڕێنم دواتر دەتوانم نەشتەرگەری بکەم یاکسەر دەتوانم بڕیارەوە بدەم بۆ نمونە بەڵێ من قەڵەوەم دەمەوێت نەشتەرگەری ئەنجام بدەم. بەڵێ خۆی نەخێر ئەگەر ئەو چارە خوازە قەڵەوە هات و توانی بە بەرنامەی خواردنی لەگەڵ دکتۆرێکی خۆراکی خۆیە توانی وەزنی خۆی کێشی خۆی دابەزێنی ئەوە ڕێگایەکی تەواوە و پێویست ناکە بیر بکاتەوە لە ئەنجامدانی نەشتەر ئەگەر نەیتوانی پاشەوەی دەزانی کێشی بەو شێوازە دانەبەزیکەوە بگاتە حەدێکی تەبیعی خۆی و پاش ماوەیەکی باش و هەوڵبانێکی زۆر نەیتوانی ئەکید ئەوە حەق خۆیتی بیر بکاتەوە لە ڕێگا چارەیەکی تر بۆ دابەزینی کێشی کار خود باڵۆنە یا خود نەشتەرگەریە. زۆر چاکە دکتۆر ئێمە ببێنە سەر ئەو لاینە مەترسیانەی کە لەسەر ئەو باڵێن نەشتەرگەری و دانانی باڵۆن هەیە لاینە مەترسیەکان بۆ نمونە زۆر جار نەخۆش هەوکردنی بۆ دروست دەبێت زۆر جار خوێنبەربوون بۆ دروست دەبێت ئەم حاڵەتانە زۆر باوە پێم خۆشە باسیێوانەش بکەین ئەو لاینە مەترسیانە چین کە تووشی نەخۆش دەبێت. بەڵێ خۆی ئەو نەشتەرگەری قەڵەوی نەشتەرگەریکی معقدە و دەبێت دکتۆری پسپۆڕی شارەزای لەو وارە بیکات بۆی مزاحفاتی کەمتر بێت یعنی دکتۆرە دەبی پسپۆڕ بێت و شارەزای هەبی و ژمارەیەکی زۆری ئەنجام داوی بۆی بتوانێت ئەکسپێرت بێت کە خەبیر بێ لەویشە بتوانێت کەمترین مزاحفات لەو نەخۆشە پەیدابی ئەکید هەروە دانانی باڵۆنەکەش هەروە طبعا ئەگەر شارەزای لێ نەبی لەوانەیە نەخۆشەکە لە ناوی عەمەلیات تووشی نەزیف بی یاخود لە پاش عەمەلیاتی دوایین تووشی نەزیف بی یاخود تووشی لیک بی ینی ئەو قرتانی کە دادەن چکەمە بە قرتە دەیبڕین لەوانەیە تووشی کرانەوە بێت و کون بێت و جەیەکەمە بەڕیتمان تووشی مشاکلی مەترسی لەسەر ژیانی نەخۆشەکە هەیە لەبەر ئەوە دەبی ئەو دکتۆرە دەیکا بێت پسپۆڕ بێ و شارەزایی هەبی و خبرێکی باشی لەو مەجالە هەبی. دکتۆر شتێکی تر هەیە ئێمە زۆر پرسیارمانێ لەسەری بۆ نمونە نەشتەرگەری قەڵەوی زۆربەی جار دەڵێن من لەگەڵ ئەو نەشتەرگەری قژم هەڵدەوەرێ یاخود ڤیتامیناتم کەم دەبێ ئەمانە زۆر گرنگە بزانین چۆن خۆمان لێ بە دووربگری ناشتی حاڵەتێکی ئاساییە بۆ نمونە ئەگەر ئەم شتانە دروست بێ. بەڵێ خۆی لە نەشتەرگەریەکان نەشتەرگەبرینی گەدە و ڕێگۆڕین هەردووکی پێویستیەکە ئەو نەخۆشە حتمەن پاش عەمەلیات تووشی نەقسی ئەو خۆراکانە دەبی بە تایبەتی ڤیتامینەکان و کانزاکان دەبی لە بڕینی گەدا ماوەیەکە بۆ ماوەیەک پێویستی پێدەبیت دەبێت وەری بگرێت کانزاکان و ڤیتامینەکان وەرگری خاصە ڤیتامین B12 و زنک و مەغنیسیۆم دەبێت وەرگری مەڵتی ڤیتامینەکان وەرگین ماوەی لەوانێ بۆ ماوەی 2 ساڵێک پێویستی پێبی لە پاشەوە ئیتر نەخۆشەکە ڕادێت و دەتوانێت خواردن زیاتر خۆ بەڕنامەی خواردنەکە باشتر دەبێت لەوانەیە ئیتر پێویستی پێ نەبێت تا 2 ساڵ 3 ساڵ پێویست بەڵام لە ڕێڕە و گۆڕین حتمەن ئەو لەبەرەوە ڕێڕەوەکە گۆڕیەوە تووشی هەڵمژینی خواردنی نامێنێ هەتا لە بەشێکی ڕخۆڵە طبعا نقصی ڤیتامینات زیاتر دەبی طبعا ئەوە پێویستی بە لەوانەیە بەخۆراک زیاتر توژێ پاش عەمەلیات لەبەرەوە پێویستی بە تعویزکردنی ڤیتامینات و کانزاکان بۆ ماوەیەکی زۆر هەیە یان دەتوانی بڵێ درێژخاوێن هەتا ینی ڤیتامینات دەبێت بەبەردەوام بەکاربێنێ وەکو حەب بەکاری خواردنیش باشتر خواردن لە جۆری خواردن و لە جۆری حەپیش لە جۆری لە ئەوانەی ڕێڕەوەی گۆڕینی ڕێڕەو دەکەن دەبێت خواردنیان تەندروست بێت و لەژێر ڕێنمایی پزیشکی خۆراک بێت و هەروە ڤیتامینەکانیش بەکار بێنێت چونکە هەندێک لە ڕێخۆڵەکە ڕێڕەوەکەی گۆڕایە بێسوود بووە ئەو بەشەش تایبەتمەندە لەوانەیە ئەو بەشە ڕێخۆڵە تایبەتمەندە بە هەڵمژینی هەندێک ڤیتامین تایبەت
لەبەرەوە لەوانەیە لە خواردنەکەش زۆر ئیسفادە لێ نەکا پێویستە تاویز بکرێت بە حەب. بەڵێ دکتۆر ئێمە مەسەلەن کەسێک بوونم لە نەشتەرگەری قەڵەوی ئەنجام دەدات یاخود بڕینی گەدە ئەنجام دەدات ینی سەیری لەش خۆی دەکا کە شلبوونەوەیەکی زۆر هەیە یاخود دەرونیان هەز دەکا تەواوی لەشی گۆڕایە یعنی ئەو کەسە کو دەرونیان یان چۆن دەرونیان بتوانێتن لەسەر ئەم بابەتە زاڵ بێ بۆ نمونە تمشای شکلی خۆی دەکات دەڵێ برم زۆر گۆڕاوم ینی هەر تاو شلبوونەوەیکی هەیە فاوە زۆر گرینگە دەرونیان چی بکەین باشە دەرونیان خۆت ئەوشە دوو جۆری هەیە زۆریان کاتێک یەکەم جار ینی یەکەم ماوەی 6 مانگی یەکەم ساڵی یەکەم لەوانێ پێی بێتاقەت بن حتمما لەبەر نەقص ڤیتامینات و لەوەی جۆری ستایلی خواردنیان گۆڕایە کە جا ستایلی خواردنیان گۆڕایە طبعاً بێتاقەتن ئەو پێشتر خواردنی باشی دەخوارد و ئەوەسی خۆی چی حەز لێ بوو دەخوارد و بەقەت دوو نەخۆش دوو کەس سێ کەسی دەخوارد ئێستا سیستمی گۆڕایە بڵێن بە پەرداخێک لەوانەیە تێربی و ئەگە زیاتر بخواژان و ئازار پێدا لێگەدە و لەوانێ بشڕشێتەوە ستایلی خواردنی دەگۆڕێت طبعاً حتمما تووشی جۆرێک لە کە ئابە دەبی لە بدایەتەوە تا سەبرسە بدوایەوە ڕادێتە سەر ئینەکە بڵێن لەسەر ئەو جۆرە ستایلی ژیان دوای ڕادێت دوای طبعاً هەز دەکا کە وەزنیشی دابەزێ طبعاً سەبرسە بدوای پێی دڵخۆش دەبی چونکە وەزنی دابەزێ و لەوانێ زەخت و سوکەرێکەشی علاج بوو بێتەوە هەروەها ئازاری لاک و پشتێشەکانش لێ نجات بووە ئێستا دەتوانێت بە هەوەسی خۆی دەتوانێت بگەڕێت و بڕوات و وەرزش بکات و جلوبەرگیش بە بەو قیاسانێک کە خۆی دەوێت بتوانێت لەبەر بکات. زۆر باشە دکتۆر نەشتەرگەری بڕینی گەدە دوای نەشتەرگەریەکە ئەگەری هەیە دووبارە کێشەکەی بگەڕێتەوە؟ بڵێ لە بڕینی گەدا ئەگەر ڕێنمایەکانی خۆراک پەیڕەو نەکا کە ڕێنمایەکانی خۆراکی پاش بڕینی گەدا هەتاییە دەبێت ڕێنمایی خۆراک بزانێت چ دەخوا چ ناخۆ شیرینیەکان و ئەو خواردنانەی کەوا وزەی زۆرە دەبی لێ خۆی لێوە دوور بگرێت بە تایبەتی شیرینیەکان و مەشروبەتە غازیەکان دەبی خۆی لێ بە دوور بگرێت بە هیچ شێوازێک نەفسیەتی خۆی بگرێت و ستایلی خواردنی خۆی ڕێک بخاتەوە ئەگینا پاش 4-5 ساڵ ترسی هەیە وەزنی بگەڕێتەوە و قەڵەو ببتەوە. زۆر باشە دکتۆر با ئێمە بێنە سەر ئەو ژیانەی پاش نەشتەرگەری کە نەشتەرگەریەکە کرا یاخود باڵۆنە یاخود ڕێگاکانی ترە ئێمە بێنە ژیان دوای ئەمە چ دەگوزارێ گرنگترشت ژیانی ئەو کەسە بۆ نمونە کە دوای ئەم نەشتەرگەریە چۆن دەبێت بۆ نمونە خواردنی دەبێت وەکو خۆی بێ یان لایف ستایلی دەیە بگۆڕدرێ چی باشە بکرێت وەکو کەسێک کە ئەم نەشتەرگەری بۆ نمونە ئەنجام داوە؟ بەڵێ باسمە گوتمان لایف ستایلی تەواو دەگۆڕێت یان ئەگەر لایف ستایلی خۆی نەگۆڕی و خواردنی خۆی ڕێک نەخاتەوە ڕێنمایەکان جێبەجێ نەکات لەوانەیە قەڵەو ببتەوە باسمان کرد خاصن لە بڕینی گەدە نەک لە ڕێڕەوگۆڕین کەمتر تووشی و حاڵەتە دەبی و ترسی قەڵەوبوونی کەمتر لە ڕێڕەوگۆڕین لەبەرەوە طبعاً وتم پێ کە ستایلی دەگۆڕێ تر دەبتەش کەسێکی تر خواردنی هەمووی گۆڕایە ناتوانێت هەموو جۆرە خواردنی بخوا و لە زۆر خواردن لەوانەیە خۆی بە دوور بخات وتر سەبر بتوانێت نەفسیەتی خۆی بگرێت و ئەداپتیشن بکات تعود بکات لەسەر ستایلە شتێکی زۆر باش ئەگەینە تعود نەکا لەوانەیە ئەو کەساگە زۆر حەزی لە خواردن بی طبعاً بێت پێی بێتاقەت دەبی لەوانەیە ئەو وەختە ڕێنمایەکان جێبەجێ نەکات طبعاً ستایلی خۆی بگەڕێتەوە ستایلی پێش عملیاتی سوودمەند نابی لە نەشتەرگەریەکە بە تایبەتی نەشتەری بڕینی گەدا ترسی گەڕانەوەی وەزنەکەی هەیە و بینەمە لە ڕێڕەوگۆڕین لەبەر ئەوە هەندێک نەخۆشە حەزی لە ڕێگۆڕینش کە و کەسانی کە زۆر دەخۆن و حەزیان لە خواردنە طبیەن وا باشترە ڕێڕەوگۆڕین بکە چونکە ئەگەر پاش خواردنیش حەزی لێ نییە ئیلتیزام بە بەرنامەی خۆراک بکە ڕێڕەوگۆڕین بکە باشترە چونکە ڕێڕەوگۆڕین ینی درێژخایەنە و لەوانەیە هەتایی بێت و بەرنامەی خواردنیش ئەگە ستایلیشی زۆر نەگۆڕێت قەڵەو نابتەوە. یعنی دکتۆر ئەم ڕێگاش دەتوانێتن مەسەرەن کاریگەری خواردن یاخود شەهیەی ئەم کەسە ڕابگرێت؟ ئەکید ئەمە لە هەمووی مهمترە بۆ بەڵێ خاص بە تایبەتی لە بڕینی گەدا ئێمە بەشێکی سەرەوە دەبڕین کە لەوێ هورمۆنێکی تایبەتی هەیە بۆ بەش ینی پەیوەستە بە پەیوەندە بە هین برسیەتی و زۆر خواردن کە ئەو بەشە لێ دەکەینەوە زۆر هەز دەکا بەردەوام ینی برسی نییە و تێرە لەبەرەوە یەکێ لە سوودەکانی بڕینی گەدا ئەوەیە. زۆر باش کاتە هەر سێ ڕێگاکە بپێی حاڵەتەکە دەگۆڕدرێت و شتانێکی ئاساین کە بۆ نمونە ئەنجام بدرێن ڕێگاکان ئاسان بەڵام دەبێت بەبێ
ئەو پسپۆڕی بەڕێستان یاخۆ بەپێی ئەو پسپۆڕەی کە بۆی ئەنجام دەداتن و ڕێکارەکان ئەنجام درێ. پێم خۆشە ئاخیر و کۆتاییمان چ ئامۆژگارێک تێ بۆ کەسانێکەوە دانەوەی نەشتەرگەری قەڵەو بوون ئەنجام بدەن. بەڵێ ئەو چارەخوازە قەڵەوانەکە دێنە لامان ئامۆژگاریمان ئەوەیە یەکەم جار بە قۆناغەکان تێپەڕن، یان لە قۆناغی ڕیجیمی خواردن و وەرزشکردن باشترین چارەسەرە. ئەگەر توانیان ئەو قۆناغە تێپەڕێن و وەزنی خۆیان دابەزێن ئەو باشترین چارەسەرە. ئەو جا بیر لە قۆناغی دووەم بکەنەوە کە دەرمانە، بەکارهێنانی دەرمانەکە دەرمانە چه حەپا چه دەرجەکانە بەکاردێت ئێستا بڵاوە لە عالەمە. ئەگەریش ئەو قۆناغی دووەمیش نەیتوانی بێهیوا بوو لێی، دەتوانین بچین سەر قۆناغی سێهەم، یعنی قۆناغ بە قۆناغ کە باڵۆندانانە. ئەو جا ئەگەر ئەوەی شەفەشەلی هینا دوای بێتە سەر بیرکردنەوە لە ئەنجامدانی نیشتەرگەری، نەک یەکسەر بێت بۆ لە منداوای نیشتەرگەری بکات، چونکە نیشتەرگەری هەرچۆن بێ مزاعفاتی خۆی هەیە و ئەو مزاعفاتە و خەتۆریاتی بەنج و هەروەها عملیات مزاعفاتی خۆی هەیە و گۆڕینی خەریتی ناو لەشە. باشتر وایە خوتواتەکانی یەکەم بەکاربێنێت، ئەو جا فکر لە نیشتەرگەری بکاتەوە و سەردانی پسپۆڕی نیشتەرگی تایبەتی نیشتەرگەری چارەسەری قەڵەوی بکات. ئەوانێ ئەوی شێ ئەنجام دەدەن بۆی بتوانانی جوانترین شێوازی بۆ ئەنجام بدات و سەرکەوتوو بێ لە نیشتەرگەری. کەواتە یەکەم جار هەموو هەوڵێکی خۆ بداتن، ڕجێمی خۆی بکاتن، ئەگەر هەر هیچ سوودی نەبوو ئەو کات بیر بکاتەوە لە ئەنجام نیشتەرگەری. زۆر باش کاتۆ زۆر سپاس کە لەگەڵ مابووی. سپاس بۆ ئەو زانایانی کە پێت بەخشین. زۆر سپاسی جەناب شتانەکەم و سپاسی بینەرانتان دەکەم و دەستخۆشی لەوێش دەکەم و هیوای تەندروستی بۆ هەموو چارەخوازە دەخوازم. زۆر سپاس هاتبەر. بینەرانی عەزیز، هاتمە کۆتایی پۆدکاستەکەم. تا حەڵقەیەکی تر بابەتێکی تر هەر ساغ بن.